بەڵام میهرەبان بە شوێنەی کوتاتەوەری ئەمڕۆمان دیارە میهرەبان لە دوێنێەوە کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەردەوامە ئەم شتە دەرەنگانێکی شەو کۆبوونەکان بەردەوام بۆ هیچ پرسێکی گرت سەبارەت بە هەموارکردنەوەی یاسای بودجە سەبارەت بە چارەسەرکردنی کێشەدارەکانی نێوان هەرێمی بەغداد سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بەشێکی زۆری دانیشتەکە میهرەبان فۆکەسان کردە سەر هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵبەتە بەشێک لە پرسەکان وەکو خۆیان مایەوە بڕیارەکە ئەمڕۆ دووبارە کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست پێ بکات ئێمە بۆ ئەمە بەسەر چینە لای زۆر بەڕێز داراسەکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەبارەت بە چارەسەرکردنی کێشەدارەکانی نێوان هەولێر و بەغداد بابزانین لە کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا تا چەندێک چارەسەرکردنی کێشەدارەکانی هەرێمی کوردستان بە ئامان گیراوە یاخۆ تا چەندێک هەنگاوی پێویست دووبارەوە نراوە. کاک دارا سڵاو لێ بێت بانی باش فەرموو. سپاس بۆ ئامادەبوونتان. بەڵێ کاک دارا پرسیارەکەم دووبارە دەکەمەوە لا دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان بەکوێ گەیشتە بەتایبەتی سەبارەت بە هەموارکردنەوەی یاسای بودجە. بەناوی خۆی بەخشەندەی میهرەبان باز بۆیەوە سڵاوی لە سەرۆکیێنەرە بەڕێزەکان دانیشتنی دوێنێ ئەنجومەنی نوێنەران توانین بڵێن تان چەوزاتری خایان دانیشتنەکە تایبەت بوو بە هەڵبژاردننی سەرۆکیێ بۆ ئەنجومەنی نوێنەران لەم کارنامەی دانیشتنەدا تایبەت کرابوو بۆ پرسە بەڵام دوای ئەوەی کە دانیشتنەکە چەند کاتژمێرێک لە وادەی خۆی دواکەوت دەستی پێکرد لە خولی یەکەمە دیارە هەر یەکێک لەو بەرگەرانە نەیتوانی ئەو ڕێژەیە دەنگە بەدەستێنێت کە هەڵبژێرێ وەکو سەرۆکی نوێنەران وە خولی دووەم یا بۆ گەڕی دووەم دانیشتنەکانی کاتژمێر 11 دەستی پێکرد بەڵام دوای ئەوەی کە لەلایەن جێگیری یەکەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانەوە باز لەوە کراکە نزیکەی 50 ئەندامێک بۆ دویان کۆکردەوە داوای زیادکردنی فەقەرەیەکیان کردووە بۆ دانیشتنەکە خسێ دەنگدانەوە و ئامانج لە زیادکردنی ئەو بڕگەیەش دەستکاریکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بوو ئیتر ئەمە جۆرێک لە گرژی دروستکرد لە دانیشتنەکەدا و دانیشتنەکە هەڵگیرا کۆتایی پێهات بەبێ ئەوەی پرۆسەی دووەم یا خولی دووەم یا گەڕی دووەمی هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دەست پێ بکات. ئەوەی کە بەڕێزتان ئاماژەتان پێکرد بابەتی بودجە یا باسی شایستەداراییەکانی هەرێمی کوردستان لەو دانیشتنەدا بە هیچ شێوەیەک باز نەکرا و ئاماژەی پێ نەدرا چکە دانیشتنەکە وەکوتم تایبەت بوو بە پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دیارە لە ڕۆژانی ڕابردووە وەفدی هەرێمی کوردستان لە بەغدا بووە زنجیرەی کۆبوونەوە دانیشتنی لەگەڵ لایەنە پەروەردگارەکان کردووە و دوێنێش سەرۆکی هەرێم لە بەغا چەند بیدار و سەردانێکی ساز کردووە کە بڕیار بۆ ڕۆژی سێشەمەی داهاتوو ئەنجومەنی وەزیران کۆ بێتەوە و دەنگ لەسەر ئەو پرۆژە یا هەموارە دەڵاڵەکراوە بدا کە لەلایەن لیژنەی حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق کراوە و گفتوگۆی لەسەر کراوە لەسەرەوە کرێت کە دانیشتنەکەی پێشەوە پێشخرا بێ بۆ ئەمڕۆ. باشە کاکدارە هەڵبەتە چاڕوان دەکرێت کە وەفتی حکوومەتی هەرێم بۆ مارکردنەوەی یاسای بودجە و تێبینیانی کە هەیەی بە جۆرێک لە جۆرەکان کە لە ڕەزامەندی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنگی لەسەر بدرێت ئەم پێشبینیە تا چەندە دڵخۆشکەرە؟ ئەتوانین بڵین جۆرێک لە تێگەیشتن هەیە زۆرێک لە قەناعەت بۆ سەردەم لایەنە عێراقیەکانی دروست بووە کە پێویستە بودجەی ساڵی 2023 هەموار بکرێتەوەوانەیە بە تایبەتیش دوای ئەوەی کە لەلایەن هەرێمی کوردستانەوە واتوانم بڵێم سەرجەم لایەنە سیاسەکان کە هەوڵێکی جدی درا بە تایبەتیش ئێمە لە ڕابردووە کە نزیکەی 115 واژوومان کۆ کردەوە جگە لە برادرانی پارتی دیموکراتی کوردستان سەرجەم فراکسیۆنە کوردستانیەکان و هەروەها ژمارەی زۆریش لە پەرلەمانتارانی عێراق واژوویان کرد داوامان لە سەرۆکی پەرلەمان و هەروەها سەرۆکی ئەنجومەنی وەزیران کرد کە کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جا بکرێتەوە لە لانەی سیاسی لەبەرەوە بارودۆخێکی نەفاتاو لە هەرێمی کوردستانە گوزەرەکە ماوەی 3 مانگە موچەخۆران و فەرمانبەران جیان وەرنەگرتووە و موچەکانی داهاتووشیان ئایندەی ڕۆشن نییە و دەرگای خوێندن لە دوو پارێزگا و لە دوو
ئیداری سەر بەخۆیان داخراوە بە تەواوەتی ئەو کاتە لەبەرەوە زۆرێک لە قەناعەت دروست بووە بەڕێ سوودانیش ئاماژەی بەوەدا کە لیژنەیەکی پێکهێناوە بۆ ئەوەی کە بە تایبەتی دوو خاڵکە گرفتی گەورەیان دروست کردووە لە مادەکانی 11 و 12 بودجەی ساڵی 2023 ئەویش ئەوەیە یەکەمیان مصطلحی یا وشەی نەفەقاتی فعلی کە گرفتی دروست کردووە لە بەردەم شایستەدارایەکانی هەرێم دومیان بڕی دەرهێنانی یا تێچووی بەرمی لێنەوتەکە لەلایەن کۆمپانیەکانەوە جیاوازیەکەی لەگەڵ دەرهێنانی نەوت لەگەڵ ئەمروناوە. بەڵێ کاک دارە دیارە وەفدی هەرێم چەند تێبینیەکیان بە عێراق داوە سەبارەت بە هەموارکردنەوەی یاسای بودجە جا دەمێت بەستێکی ئەو تێبینیانە بکەن و تا چەندێکیش ئومێد هەیە کە تێبینەکانی هەرێمی کوردستان بە هەند وەربگیرێت. دیارە تێبینەکان زۆرن وەکوتم زیاتر لە مادەی 11 بودجای خۆی بینێتەوانێ بەڵام من بۆی ڕاشکاو بووم لەگەڵ ئێوەدا ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتوویستانی کوردستان ماوەیەک پێش ئەمە یادداشتێکمان ئاڕاستی سەرجەم فراکسیۆنە کوردیەکان کرد دوای ئەوەی کە پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران شاغیر بوو داوامان کرد کە کورد بە پاکێجێکی هاوبەشەوە مامەڵە لەگەڵ بەربژێرەکان بکە و داواکاریەکانی خەڵکی کوردستان بخاتە بەردەم یاریێک لە بەربژێرەکان یەکێک لەوانە شایستەداراییەکانی مچوبەران و فەرمانبەران و خانەنشینان دووەم دەنگدان بە پارێزگابوونی پارێزگای هەڵەبجە سێیەم شایستەی زیندانیانی سیاسی هەرێمی کوردستان و هەروەها قەنەبووکردنەوەی ئەو هاوڵاتیانەی کە زەرمەند بوون لە ڕابردووە بەهۆی سیاسەتەکانی ڕژێمی پێشوە بەڵام بەداخەوە ئەوەی دوێنێ بینیمان هیچ هەمانگەر نەبوو لە نێوان فراکسیۆنە کوردیەکان و نەتوانرا بە وەرەقەیەکی هاوبەشەوە مامەڵە لەگەڵ ئەو بەربژێرانەیە بێت ترەوە زۆرێک لە پەرتەوازەی بەداخەوە کە من تۆزێک مەترسیم هەیە بۆ بودجەش ئەو کۆدەنگە نەبێ و دوجار بەویستی تۆنەڵی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان هەموار نەکرێتەوە چونکە تاکە ئومێدێکە لە بەردەمی خەڵکی کوردستان و ویلایەتە کوردستانیەکانە ماوە هەموارکردنەوەی بودجەی ساڵی 2023 ئەگەر خوانەخواستە هەموارکردنەوە پێش بە شێوەیەک بێ داخوازەکانی خەڵکی کوردستان و شایستەداراییەکانی فەرمانبەرانی تیانە بێ پێم وایە جارێک گرفتێکی گەورە ڕوبەڕووی خەڵکی کوردستان و شایستەداراییەکان کەواتە کاکدارە ئەگەر بێت و هەموارکردنەوە کە جارێکی دیکە لە سوودی موچەخۆرانی هەرێمی کوردستان و شایستەداراییەکانی هەرێمی کوردستان نەبێت ئەو ڕێکارانی کە پێویستە بگیرێتە بەر تا شایستەدارەکان هەرێمی کوردستان نەکەوێتە ژێر پرسیارەوە و کاریگەریەکی دیکەی زیاتری ئابووری لەسەر هەرێم نەبێت چی دەکەن؟ بەڕای من یەکەم هەنگاو پێویستە لایەنە کوردیەکان چاو لە هەموو ناکۆکی نێوانیان بپۆشن بە تایبەتیش برادرانی پارتی دیموکراتی کوردستان و نیشتیمانی کوردستان کە لە هەرێمی کوردستان دەسەڵاتدارن و لە عێراقیش بەشدارن لە حکوومەت و حکوومەتیان لەگەڵ ئەو لایەنانە پێکهێناوە کە لایەنە سیاسیەکانیان دەنگەدەن لە ناو پەرلەمانە تۆ ناکرێت ڕێککەوتن لەگەڵ لایەنێکا کردێت و کورد دەنگ بەسەرجەم پڕگە و مادەکان بدا لە شایستەی لە سوودی ئەوان بەڵام کاتێک دێتە سەر شایستەداراییەکانی هەرێمی کوردستان دەنگ نەهێنێت کە ئەمە پرسیارێکا بێ بەجددی ئاراستی ئەو دوو لایەنە چۆن ڕێککەوتن چۆن حکوومەتیان پێکهێناوە لەسەر چ بنەمایەک بووە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم سەرجەم لایەنەکان بە هەمومانەوە سەرجەم پەرلەمانتاران هەوڵێکی جدی بین بۆ دەنگین هاودەنگین بۆ ئەوەی بتوانین بەڕاستی شایستەداراییەکانی هەرێمی کوردستان لە هەمواری یاسای بە شێوازێکی سەسپێنین کە هەردوو حکوومەتی عێراق فدراڵ حکوومەتی هەرێمی کوردستان پابەند بکەن بەوەی کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ماگانە لە کاتی خۆیان بدەن وەکو سەرجەم ناوچەکانی عێراق و نەبەستێتەوە بە هیچ گرفتێکەوە یعنی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان کە بەتەرخەمە یا حکوومەتی عێراقی فدراڵ پێویستە ئەوان ڕوبەڕووی دادگا و یاسا بنەوانە نەک فەرمانبەرێک مامۆستایەک خانەنشینێک باجی ناڕێکی پەیوەندیەکانی ئەم حکوومەتە بدات. باشە کاکدارا یەکێک لە پێشنیارەکان بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە ئەوەیە کە موچەی موچەخۆرانی هەرێم بخرێتە سەر خەرجی حاکیمەوە هاوکات با بڵێن لقێکی بانکی ناوەندی عێراقیش لە هەرێمی کوردستان بکرێتەوە کە ڕاستەوخۆ سەرپەرشتیدا بەشکردنی موچە بکات. ئەم پێشنیارە یاخود ئەم پێشنیازە چارەسەری تاوی کێشەدارایەکانی نێوان حکوومەتی هەرێم و بەغداد دەکات؟ ئەگەر سیغەی داڕشتنەوەی هەمواری یاساکە بەو شێوەیە بێ بۆ نمونە
شایستە دارایەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە نەفەقاتی فعلیەوە بگوازێتەوە بۆ نەفەقاتی حاکمە و دوجار بە شێوازێک دابڕێژ دەتوانێت کە هەردوو حکوومەت هەرێمی کوردستان حکوومەتی عێراق زال قابند کا بەوەی کە دووسەی فەرمانبەران ماگانە لە کاتی خۆیان بدەن پێم وایە دەستکەوتێکی گەورەیە و دەتوانین بڵێین باشترین ڕێگا بۆ چارەسەرکردنی کێشەکە شێوازێک. ئەمە لە کاتێکدا کە عێراق کێشەی لەگەڵ ژماری موشەخۆرانی هەرێمی کوردستانە هەیە، ئەمەیان چۆن چارەسەر دەکرێت؟ ئەو کاتەش ئەبێ هەرێمی کوردستان چۆنەڵێ داهاوزانیارەکانی دروست بێ کاتێکدا ببەختا و بەغاش مامەڵەی واقعی لەگەڵ ژماری فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بدا. بەداخەوە ئەمە کێشەیەکی کەڵەکە بووی ساڵانی ڕابردووە بەهۆی نەبوونی متمانە لە نێوان هەردوولادا و نەبوونی زۆرێک لە نیاز ئاکی بۆ چارەسەرکردنی بەڕاستی من دڵنیاتانەکەمەوە کێشەی نێوان حکوومەتی عێراقی فێدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان تەنها ژمارەی فەرمانبەران نییە دەست بۆ هەر شتێکە بەی بەداخەوە کۆمەڵە گرفتی ئاڵۆز لە نێوان هەردوولادایە کاتێک دیکە سەر باسی خاڵە سنووریەکان ژمارەیە خاڵی سنووری لە عێراق فەرمین ئەوانی تر نافەرمین کاتێک دیکە سەر داهات زۆرە لە جۆرەکان شەفاف نیە کاتێک دیکە سەر گرێبەست لەگەڵ کۆمپانیای نەفتەکان گرفتی گەورە ڕوبەڕوو دەبێتەوە من سادەترین نمونە لە خزمەت بەڕێز نشینێکی هەرێم کەمترین موچەکەی 200,000 دینارە لە هەلای حکوومەت بووە بە 550,000 دینار بە زۆرە ئەمە ڕێکەرەوە بزانە چ گرفتێک لەبەرەوە بەداخەوە ئەتوانم بڵێم کێشەکان گەوران گرفتەکان زۆرن هەمووشی ئێستانیە ساڵانی ڕابردووە هەمووڵەکە بووە لەبەرەوە ئەگەر بتواندرێ یاسای بودجە هەموار بێتەوە بە شێوەیەک لە بەرژەوەندی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بێ و حکوومەتی هەرێمی کوردستانیش تەواوی پابەندەکانی بەرامبەر بە یاسای بودجە و بەرامبەر بە ناوەند و حکوومەتی فێدراڵی جێبەجێ بکات لای کەمی ئەوە دەواازەیەکی چارەسەری کێشەکان. بەڵێ کاک دارێکێکی دیکە لە کێشەکانی نێوان هەرێم و بەغداد کە پێوەستە بابواری داراییەوە هەناردەکردنەوەی نوتی هەرێمی کوردستانە پێشتر بەشێک لە کۆمپانیا بیانەکان باسییان لەو دەکردکە دەبێت کە ڕێکوتنێک لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا هەبێت کە ئەمان بتوانن دووبارە دەست بە بەرهەمهێنانی نۆت بکەنەوە. پرۆستەی هەناردەکردنی نوتی هەرێمی کوردستان بە کوێ گەیشتووە؟ دیارە هەناردەکردنەوەی نوتی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە دادگای ژووری پاریس بڕیاریدا و هەروەها دادگای فێدراڵی لە 15 شوباتی ڕابردووە بڕیاریدا کە دەرهێنان و کۆچینەوە سەربەخۆ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە نایاساییە. ئێستا ڕاستە ئەبێ حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بە هاوبەشی و یەک تێگەیشتنیان هەبێت بەڵام ئەتوانین بڵێن هەناردەکردنەوەی نەوت بۆ فرۆشتنەوەی نەوت لە ڕێگای گۆڕیەوە بۆ بەندەری جیهان بە دڵنیاییەوە ئەتوانم بڵێم لە نێوان هەردوو حکوومەتی عێراقایە بەفری یەکەم بە جارێکی تر هەرێمی کوردستان ناتوانێتەوە لە ڕاستەوە بفرۆشێتەوانێت لەبەرەوەی پێچەوانەی بڕیاری دادگای کراوە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز داراستەکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ تۆ کە لە بەیانی کوردستان نیوزدا لەگەڵمان ئامادە بوو.